بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دوایەوەی کە سەرۆکی پەرلەمان بە کۆمەڵێک پاساو یاداشتی 24 پەرلەمانتاری بۆ لێپرسینەوە لە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی ڕەت کردەوە لە ئێستادا جموجۆڵەکان دەستی پێکردێتەوە بۆ کۆکردنەوەی یاداشت و ئامادەکردنی بەڵگەنامەکان بۆ جارێکی دیکە پرساندنی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی دەست پێ بکاتەوە. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیش باس لەوە دەکات ئەوان بەردەوام دەبن و کۆڵ نادەن. ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر پرسەکە دەکەین بە میواندەرێک لە بەڕێزان دلێر محمود ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان لە ستۆی سەرکی هەروە لە هەولێرەوە شوان ڕابەر ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. پرسینەوە لە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی کۆ دەکرێتەوە. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیش دەڵێت کۆڵ نادەین و بەردەوامی. سووربوون لەسەر ئەوە کە دەبێ ئەم ڕێکارانە ڕێی خۆی بگرێ ئێمە بەردەوام دەبین و کۆڵ نادەین. لە 23 مانگی ڕابردوو 24 پەرلەمانتار لە فراکسیۆنەکانی کۆمەڵ یەکگرتو و سربەخۆکان ئازادی گۆڕان و یەکێتی یاداشتێکیان بۆ لێپرسینەوە لە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کرد. 24 پەرلەمانتارەکە لە یاداشتەکەیاندا داوای لێپرسینەوە لەسەر بڕینی لە سەدا 21 موچە بە شێوەیەکی نایاسایی دەکەن. ڕۆژی 38 سەرۆکی پەرلەمانی کوردستان لە نامەیەکدا کە ئاڕاستی عەبدولستار مەجیدی کردووە یاداشتەکەی 24 پەرلەمانتار بە کۆمەڵێک پاساو بۆ لێپرسینەوە لە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی ڕەت دەکاتەوە. ڕێواز فایق سەرۆکی پەرلەمانی کوردستان لە بەشێکی نووسراوەکەیدا کە بۆ عەبدولستار مەجیدی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ناردووە دەڵێت دەبێت داواکاری پرساندن بەڵگە و زانیاری لەگەڵدا بێت و سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و وەزیری دارایی بە یاداشتی جیا دەبێت بانگەشت بکرێن. لە وەڵامی سەرۆکی پەرلەمان عەبدولستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ ڕایگەاند. وەڵامەکەی سەرۆکی پەرلەمان و ڕەتکردنەوەی یاداشتی 24 پەرلەمانتارەکە زۆر بێپاسا و بێمانە. بەرحاڵ ئەو بڕوو بیانوانەی کە بەلای ئێمە زۆر لاوازن ئێمە هەمویان ئێستا سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ ئاماژە بەوەش دەکات سەرۆکی پەرلەمان ئەو پاساوانی بۆ ڕەتکردنەوەی یاداشتەکە باسی کردوون شتی شکلین و هیچ پەیوەندیان بە یاسایی نەبوون و پەیڕەوی نەبوونەوە نییە. عەبدولستار مەجید باس لەوەش دەکات کۆڵ نادەن و دەست بە ئامادەکردنی بەڵگەنامەکان و کۆکردنەوەی واژۆکان دەکەنەوە. یاداشتەکە ڕاستی سەرۆکی پەرلەمان دەکەنەوە بۆ ئەوەی بیانوەکانی ببڕن. پەرلەمانی کوردستان لە مێژووی 28 ساڵەی خۆیدا نەیتوانیوە لێپرسینەوە لە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی بکات. لە ئێستاشدا بۆ گەڕاندنەوەی شکۆی پەرلەمان 24 پەرلەمانتار هەوڵەکانی خۆیان بۆ پرساندنی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی چڕ کردووەتەوە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان کاک دلێر بەخێر بنەگەت لە بەڕێستانەوە دەست پێ بکەیت. دەمەوێت سەرنجی بەڕێزت بزان بەسەر ئەو هەوڵەی کە ئێستا 24 پەرلەمانتەر لە کۆمەڵێک فراکسیۆن دەستیان پێکردووە بۆ پرساندنی حکوومەت و بڵێن بەرپرسانی باڵای حکوومەت. ئەم هەوڵە لەسەر لێبڕینی موچە ئەم هەوڵە هەوڵێکی باشە بە ئاراستەی گەڕانەوەی شکۆ بۆ پەرلەمان. زۆر سپاس بۆ بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی پێیان. خۆی لە ڕاستی ئەمە بگەڕێنەوە بۆ ئەوەی بزانین ئایا پاشەکەوتی موچە دواکەوتنی موچە برینی موچە خۆی لە بنەڕەتە یاساییە نایاساییە خۆی لە بنەڕەتە نایاساییە لەبەرچی لەبەرەوەی لە بینی هەموو موچە خۆرێکی دەوڵەت و لەگەڵ حکوومەتە گرێبەستێکەیە لەو گرێبەستا کە ئەو داوامی خۆی ئەکات پابند دەبێت بە داوامەکەی خۆی بەکارکردنی خۆی بە ئەنزبات بەو مەرجانەی کە بۆی دان لێ حکوومەتیش پابند دەبێت بەوەی بەپێ ئەنزباتێتی خۆی بەپی ئەوەی کە ئیلتیزاماتی خۆی کە مانگانە موچەکەی خۆی باتێ لەبەرەوە کەواتە چ پاشەکەوت چ دواکەوتن چ لێبڕین ئەمە هەمووی خۆی لەخوا بەڕاستی نایاساییە هیچ پاسایەکی یاسایی ناتوانێت هینی ئەوکا کە بڵێ یاسایی نییە عەفو کە بڵێ ئەوە وەڵا نایاسایی نییە. اینجا ئەرکی پەرلەمان چییە؟ ئەرکی پەرلەمان بەواقع کە نوێنەری گەلە هەڵەبژێردێ لە ناو خەڵکە چەند ئەرکێکی یەکێک لە ئەرکەکانی بریتە لە یاسادانان ئەرکی دووەمی بریتە لە چاودێریکردنی حکوومەت و بە دوواداچوونی هەموو کەم و کوڕێک بکرێت و لە لای تریشەوانێ بڵین ئێستا کە ئەبینین
بودجە نییە قانونی بودجە نییە لەبەرەوە سەیرەکەی ئەرکی پەرلەمان بڵێن پژوە خراوە یاخود ئەرکەکەی وای لاتۆ ناتوانێت لە ڕوویدارەوە زۆر کەڕ بەدواداشون بەدوای چیا بکات باش بەڵام لە هەمان کاتە ئەمە ڕێگر نابێت لەوەی کە ئەو کارێکی ناسایی ئەبینێ وەکو پاشەکەوت وەکو لێپڕینی موچە وەکو دواکەوتنی موچە لە سی ڕۆژارێک کە دوا ئەکەوێت ئەمە ئەرکێکی خۆیەتی کە پەرلەمانتار بە دوایە بڕوا بزانێ سەبەبەکەی کێیە باش بەس ڕەتکردنەوە یاداشتی و پەرلەمانتارانە بە پاساوی کە بەڵگەی لەگەڵ نییە بەڵگەی دەوێ ئەم لێبڕینی موچەیە کە لە ستا 21 یاخود پاشەکەوتەکە ئەزین چۆنە باە مەشتێ بڵین ئێستا ئەڵێن وڵا لەو سەرجادەیە تەقە بوو و تەقە کرا و خەڵکەمو گوێ لێ 4-5 کەس بریندار بووە بەڵام ئەگەر کەس نەچێشکاتکەوە و بەڵگەش نەبێت زانیاریش نەبێت وازانەوەی کە تەقەکەشی کردو ئەتوانێت خۆی لێ دەرکات و بڵێ من نەبووم و منی شەر هیچ ئەگایەکەم لێ نییە ئەگەر خەڵک نەچێت داوا تۆمار کات و شاید نەبێت و بەڵگە و زانیاری نەبێت بە قەنەعەتی من ئەو بەڵگە و زانیاریانە کە داواکراوە شتێکی زۆر احتیاجی سەرۆکاتی پەرلەمان خۆ ناڵێت تۆ ناتوانانی بانکیکەی ئەڵێت بگرە شتێک کارێکی زۆر چاکە ئیمڕۆکە ئەوش کەوکوتمان کۆمەڵە کاری ناسایی کراوە کێ کردوێتی سەرۆکی حکوومەت کردوێتی لە کاتێکا کە تۆ سەرۆکی حکوومەت بانەکەی بۆ پەرلەمان ئەمە حەقی پەرلەمانتارانە لەبەرەوەی نوێنەری خەڵکن لەبەرەوەی ئەو کارە ناسایش بەرامبەر بە کێ کراوە بەرامبەر بە موچەخۆران کراوە موچەخۆرانیش بەشێکن لەم گەرەی کە ئێمەی تیا ئەژینکەواتە لێرا من بەڕێی من لیا کە ئەڵێ ینی هەچی شتێوێ قەچەکە ئەمە خۆ نەچۆ بچێت حەقی خۆیانەوە بە شتێکی زۆر چاکیشیانەوە من وەکو خۆم پژگیریشیانەکەم شتێکی زۆر باشە بەڵام لە هەمان کاتە بەڵگە و زانیاری تەواو بخەنە بەردەست کە ئەو کەسانی کە تەقدیم یەکەن ئەمە کەم و کوڕەکانێتی کەم و کوڕەکانەوەیە کە داهاتی مانگانەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەندەیە ئەوەی کە هەموو داهاتەکان بە تێگڕا و لە هەمان کاتیشە ئەوەی کە موچەخۆرانی هەرێمی کوردستانی شەکۆکەی ئەوەنەیە کەواتە کە ئەتوانرێت کە هەموو ئەو وەختە ڕوونی بکەنەوە کە ئەتوانرێت هەموو مانگێک پارە بدرێت کە سەرۆکی حکوومەتی هەرێم نایە دەمە خاڵی یەکەم خاڵی دووەم ئەوە ڕوون بکرێتەوانێت کە ئەو پارەیە ئەتوانرێت بەش بکرێت کە بەش ئەکات بۆچی لە سەدا 21 یان 21 لێ دەبڕدرێت یاخود ساڵانی پێشوو بۆچی پاشەکەوت کراوە ئەمە پێویستی بەوەیە کە ڕوونکردنەوە بکرێت چونکە هەر کەسێک کە یاسایەک کە سکاڵایەک یاخود داواکاریەک تۆمار ئەکا لەسەر شوێنێ پێویستە ڕوونکردنەوە با بە تایبەتی سەرۆکی حکوومەت ڕوونکردنەوە با زانیاری با بەڵگەبات کە بۆ ئەوەی بانگ بکرێت ئەو ساکە ئێمە لەو کاتە ئەتوانین ڕخنە لە سەرۆکاتی پەرلەمان بگرین ئەگەر بەڵگە و ڕوونکردنەوە و زانیاری هەبوو لەسەر ئەوەی کە هەیە و ئەمە هەمووی کاری ناسایی بوو لە خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بوو ئەو کاتە ئەگەر سەرۆکاتی پەرلەمان بانگێشتی سەرۆکی حکوومەتی نەکرد و یا سەرۆکی حکوومەت خۆی نەهات ئەو کاتە قسەی تر ئەبێت کە چۆن جوابی ئەیتەوە گەرم وڵات کاکی شوان جەنابی بە خێربی دەمەوێت سەرنجی بەڕێزشت بزانم لەسەر ئەو هەوڵەی کە فراکسیۆنەکان دەستیان پێ کردووە بۆ پرساندنی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و وەزیری دارایی ئەم هەوڵە چۆن لێک دەدەنەوە ئەو هەوڵە ئاراستەیە کە بۆ ڕاستکردنەوەی کاری پەرلەمانی ئەگەر سەر بگرێت بەڵێ بەنای خوای گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ جەنابتان بە تاکید ئەو هەوڵەی کە ئێستا هەوڵێکی یاساییە لە نێو پەرلەمان لە ئارادایە لەلایەن چەند فراکسیۆنێک دەتوانین بڵێن 5 فراکسیۆن تیاندا بەشداری کردووە لەگەڵ 3 بەڕێسی سربەخۆ کە دەکا 6 فراکسیۆن کە لە ئەسڵدا فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی تەبەنی ئەو بڵێن پرساندنەی کردووە دیارە بە تاکید هەوڵێکی گرنگە و نمونەییشە لە ڕابردوو لە پەرلەمان هەندێک شت کراوە وەکو موساءلەی وەزیر و ئەوانە بەڵام هەم حکوومەت نەهاتۆتە ژێرباری ئەوە هەمیش وەکو پێویست نەبووە بەڵام ئەو هەوڵێکی ناوازەیە بەو مانایی کە ئەگەر بێت و سەرۆکی حکوومەت ئیستیجواب بکرێ بێتە ناو حکوومەت لە بەردەم پەرلەمان پرسیاری لێ بکرێ خۆی دەکەوێتە مەفرەقی تڕوق دوو شتە یەک یا ئەوە تا ئەگەر دەستەی سەرۆکایەتی حکوومەت بێمنەتن لەوەی کە شەفافیەت هەیە عەدالەت هەیە
و هیچ مخالفات نییە لە صالحی ئەوان دەبێ و ڕوونکردنەوەی باش بۆ پەرلەمان و بۆ خەڵک دەدەن ئەگەنا بە تاکید محرز دەبن. ئێستاش ئەو فۆبیا و ئەو مەترسیەی کە هەیەە کە ئامادەنین بێنە بەردەم پەرلەمان بە تاکید ترسێکی زۆریان هەیە لە بەرەوەی مووقیفیان محرەجە. یعنی شتێکی ئەو تویان پێ نییە بۆ خەڵکی بخەنە ڕووچون کە ئەو ئیستیجوابە بۆ دوو پرسی سەرەکیە یەک لەبەر بڕینی موچەیە برێن ئەو سەدا 21ەکە و هەروەها کە مەبدەئیەنیش بە شێوەی گشتی موچە زۆر تاخیر دەکرێت و چەند مانگە نەدراوە ئەوەی تریش بۆ 27 ملیارەکەیە. هەڵبەتە ئەوە لە لای خەڵکیش بۆتە لەغز مەسەلەن برێن خەڵکیش زۆر حەزەکە ینی ئەو حەقیقەتە بزانێ ئایا چمانای هەیە لەگەڵ ئەو هەموو واریداتەی کە دێتە هەرێمی کوردستان 27 ملیارد دۆلاریش قەرزار بن ئەگەر فعلەن قەرزارن دەتوان بێن لە پەرلەمان ڕوونکردنەوە بۆ خەڵک دەن کە بەو شێوەیەمان سەرف کردووە دایتمانە ئەو شێوەی مەسەلەن میکانیزمەکەی باسکەن بەڵام لەبەر ئەوەی ینی حقیقەتێکی ئەو تۆی نییە دەترسن کە ئیحراج بکرێن لە بەردەم پەرلەمانتان بۆی ئامادەن بێنە بەردەم پەرلەمان. بەهەرحاڵ ئەگەر سەریش نەگری هەر هەولێکی زۆر باشە و شتێکی باشە و پێم وایە شتێکی باشی لێ دەکەوێتەوە. ئێوە وەکو کۆمەڵی ئیسلامیش پشگیری هەنگاوی فراکسیۆنەکان دەکەن بۆی پەرلەمان ڕۆڵی چاودێری و یاسادانان و لێپرسینە و ڕۆڵی خۆی بگێڕێەوە بارکەکانی خۆی هەڵسێ؟ بەڵێ بە تاکید لە سۆنگەیەوە کە ئەرچی پەرلەمان سەرچی سەرەکیە یەک لەوانە کە بە دوواداچوونە بۆ ئەو کەم و کوڕیانەی کە حکومت دەیکاواتە سەبارەت بە ئادای حکومت کۆمەڵی ئیسلامی لەو سۆنگەیەوە هەر شتێک کە یاسایی بی و لە خزمەتی خەڵک دابی ینی پاڵپشتی دەکا ئەوەش پرسێکی یاساییە لە لایەن چەند فراکسیۆنێکەوە گەڵاڵە و ئامادە کراوە چونکە بە پێی پەیڕەوی پەرلەمان ئیتر 22 ئەندام پەرلەمان 22 نیو دەتوانن ینی ئیستجوابی سەرۆکایەتی حکوومەت بکەن. خۆشبەختانە ئێستا 24ە دواتریش کە سەرۆک حکوومەت دێتە ناو پەرلەمان دیسان بە پێی پەیڕە و ینی ئەگەر ینی ئەو قسانەی کە دەیکا مبەرر نەبوواتە پاسایی باشیان نەبوو جێی قەناعەتی پەرلەمانتاران نەبوو دەکرێ ئەوەش بکرێتە دەنگ دان کە ئایا ینی متمانەی لێ وەردەگیرێتەوەیان ئەویش بە 74 دەنگ دەتواندرێ متمانەی لێ وەربگیرێتەوە. ئەمن بە کورتی دەڵێم کە حەکیمی بەڕێز ئەگەر سەرۆکایەتی حکوومەت ئیدعا و بانگێشەی ینی عەدالەت و شەفافیەت و یاسا سالاری دەکەن هیچ داعیناکە پێویست نییە لەو هەوڵە یاسایانە بترسێن. ئەگەر پەرێزیان چاکە پاکە دەتوانن بڵێن بێنە پەرلەمان و ڕوونکردنەوەش بدەن بەڵام کاتێک کە نایەنە پەرلەمان کۆمەڵێک تەساولات و پرسیاریان لەسەر دروستەبی لەلایەن جەماوەری کوردستان ئەویان لەسەر دروستەبی کە دیارە ئەوانە مووقیفیان ضعیفە و پاساوێکی وایان پێ نییە و بەڵگەیەکی وایان پێ نییە و ئیلتیزامیش بە پەرلەمان و بە یاسا ناکەن. پەرلەمان تەنیا بۆ شتێکی شکلی و ئەوانە بەکاردینی. منیش داوا دەکەم ئەو خەڵکانەی کە ڕێکن باشن لە ناو پەرلەمان پێویستە بە هیچ شێوەیەک لێرە بەولاوە ڕێگە نەدەن کە پەرلەمان دەستگایەکی دەستە پاچەبی دەستگایەکی ناکارابی. باشە بەس وەکو ئەوەی کە بەڕێز دەڵێ ئێستا ئەوە دەرکەوتووە کە بەرپرسانی باڵای حکوومەت سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران لە لێپرسینەوە دەترسێت چونکە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو ئێمە دەبینی کە دیداری سەرۆکی حکوومەتی شەبوو کە ئاماژەی بەوە کرد کە لە هەموو کەرتەکان بەرەو پێشچوون چووە بە قسەی خۆی لە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لە چاکسازی لە کەمکردنەوەی ڕۆتین لە بوارەکانی ترە. ئەی لە چی دەترسن ئەگەر دۆخەکە بەم شێوەیە بۆ نایەن لە پەرلەمان ڕووکردنەوە نادوەک خۆش دوتی لەسەر 24 ملیار بڵێن 27 ملیار دۆلارەکە لە جەژنی بڵین ڕەمەزان باز لەوە کرا کە راپۆرتێک ئاراسی پەرلەمان دەکەن تا ئێستا راپۆرتەکەش دیار نییە. بەڵێ خۆی کاک حەکیمی بەڕێز کێشەکە لەوەیە کە کێشەکە لێرەیە کە ینی سەرۆکاتی حکوومەت کە باسی مەسەلەی چاکسازی دەکا ئەو چاکسازیە بەڕای من ئەوەی کە ئەزمونم هەبی یاخود لە سیاست تێبگەم
و پێشم وایە زۆر کەسی منسیف یعنی پاڵپشت و هاوڕام دەبی کە چاکسازیەکە چاکسازیەکی ڕۆتینیە شکلیە و جوزیە دەیانەوێت لە بەشێکی کەمدا بکەن بیکەنە غیتاەک بۆ ئەوەی خەڵکی پێچاو بەس بکەن ئەگەر نا چاکسازی ئاوانیەوە چاکسازیش بەو شێوە ناکرێت چاکسازی گەورە دیارە دەبێ بە یەکسانی بی بە عەدالەت بی لە هەموو کەرتەکان بی یعنی بەبێ سلمینەوە دەستلۆ زۆر شتی ببەن کە دەستیان بۆ برد ئەو کاتە دەتوانن چاکسازی لەگەڵ زۆر کەسیشدا بکەن بەڵام کاتە کە خەڵک دەبینی ئەوانەی کە دەسەڵاتدارن لە ئاستێکی باڵان لەسەر حساب و جیرفانی خەڵک حکوومەتن زۆر زەنگین و دەوڵەمەندن یعنی هیچ نەلەخشاون نەلەرزاون هەروەکو خۆیان لە شوێنی خۆیانن یعنی کەس لە گوڵی یعنی سوکتریان پێناڵێ یعنی خەڵکی تریش چ قبول بکە خەڵک ئەمڕۆ کاغەزی سپی دەخوێنێتەوە ئەو چاکسازیە کە هەیە کە مەسەلەی یعنی موچەیە زیاتر لەسەر حسابی خەڵکی فەقیر و هەژار و نوچەیە دەیانەوێ یعنی موچەی خەڵک ببرن بۆ نمونە لە کاتێکدا کە چەند مانگ موچە نادەن ئەوەی کە دەشیدە سەدا 21 دەبرن فەرموو یعنی خەڵک تەقیتەوە خەڵک هاتۆتە سەر شارێ خەڵک دەنجی ناڕزایی لێ بەرز بووە لە مایکەکان لە میدیاکان یعنی خەڵک یعنی مزمانەی بە دەسەڵات و بە حکومت نەماوە یعنی خۆزگە بە سەردەمی سەدام دەخوازی یعنی ئەوانە هەمووی بەڵگەن لەسەرەوەی کە خەڵک لەو پەڕی بێزاری دادەنا خەڵک لە خۆیەوە دوژمنی حکوومەتی خۆی نیە بەڵام حکوومەت یعنی نمونەیەکی زۆر خراپ و قێزەونی پێشانی خەڵکدا یعنی خەڵکیش بەو شێوەیە دەڕوانیتە حکوومەت. بەڵێ سوپاس دەکەم دواتر قسە لەسەرەوە دەکەین دایم کابینەی پێچەوانەی کارنامەکەی لەگەڵ پەرلەمان مامەڵی کردووە دەگەڕم وڵات کاک درێر بکەم وڵای بەڕێز سەبارەت بەوەی کە دووبارە و پەرلەمانتارانی کە بڵێم 24 پەرلەمانتارەکە دەوێت دووبارە واژۆکانیان پێشکەش بکەنەوە بەڵگە پێشکەشکردنەوەی کە سەرۆکی پەرلەمان داوای کردووە تا چەند کەم و پەرلەمانتاران لەو 111 پەرلەمانتار هەرە و 24 پەرلەمانتارە نەبن ئەوان تریش پێشگیری ئەم هەوڵەکەن کە لێپرسینەوەی لە حکوومەت و بەرپرسانی حکوومەت لەسەر لێبڕینی موچە ڕێکی ئێماڵین هەموو کاتێک پەرلەمان کە هەڵسێ بە ئەرکی خۆی ئەرکەکەی خۆی بە کردداری جێبەجێ بکات شتێکی چاکە کات اینجا لەم حاڵەتا بڵێنە تا چۆن ئەندام پەرلەمانی بەڕێز کە داوای ئەوەی کردووە لێپرسینەوە لە سەرۆکی حکوومەت بکرێت ئەوانی تریش ئەبێ ئەو 24 پەرلەمانتارە هەوڵ بن ئەوانی تریش قەناعەت پێبێنن ئەبێ لەم حاڵەتەیە مادەم لە پێناوی پەرژەوەندی گشتیایە لە پێناوی خەڵکایە لە پێناوی خۆشگوزەرانیە لە پێناوی خۆشکردنی بازاڕایە ئەبێ ئەمانە هەوڵ بن قەناعەت بە پەرلەمانتارەکانی تریشکەن چونکە یەک شتێ یارمەتی بەکار ئێمە ینی بەواقع ئەبێ ئەوە لەبەر چاو بگرین ناکرێت ئێمە کەڕەتێک داواکاریەکمان کرد وەکو ئەندام پەرلەمان من کەندا پەرلەمان نوێنەری خەڵکە کە داواکاری لە سەرۆکی حکوومەت یاخود لە وەزیرێک یان لە سەرۆکی دامەزراوەیە کرد بە کەڕەتێک گواز بێنێ من لە سەردەمی خۆمان لە فکرمێ جاری وا هەبوو چوون بۆ جۆرە شوێنێ دەدانەجار چوون بە ئەو شوێنە ئەو سەرۆکی ئەو دەستگایە جوابی نیاوینەتەوە یاخود دەسی پێکردوین بەڵام وازمان لێ نەهێناوە هەر ڕۆشتوین بۆ ئەگەر بۆ خۆم بێ لەوانەیە نەچم بەڵام مادەم من ئەرکێکم لەسەر شانە ئەرکێکی ئەخلاقیە شەرعیە لەسەر شامە کە من نوێنەری خەڵکم ئەبێ بە دوواداچوونی بۆ بکەم ئەبێ هەوڵ بەم زۆرترین ئەندام پەرلەمانیشی لە ناو پەرلەمانە قەناعەت پێبێنم کە لەگەڵ بۆچوونەکانمان نابێت ئەمە شتێکی زۆر احتیادیە ئەمە لە ئێساوانەی ئێمە نەکەینە ئەوەی کە ئەگەر ئێمە بمانێ بە مەبەستی ئەوە بێ کە ژیانی خەڵک چاکەین بە مەبەستی ئەوە بێ کە لێپرسینەوە لە سەرۆکی حکوومەت بکرێت لە سەرۆکی حکوومەت بکرێت کە بۆچی لێبڕین ئەکرێت کە بۆچی موچە خۆراندووە ئەکرێت کە بۆچی پاشە کەوت کراوە کە بۆچی تۆ 27 ملیارد دۆلار قەرزار بووی بۆچی قووڵە کردووە بۆچی ڕوونکردنەوە نییە بۆچی شەفافێت نییە ئەگەر بە مەبەستی ئەوە بێت ئێمە ئەبێ باشتر هانی خەڵک بین و ئەبێ شانازیشکن بە ئەفوهانی پەرلەمانتارە بین بەڵام ئەگەر مەبەستمان ئەوە بێت تەنها شانی بێنین و شانی سەرۆکی حکوومەت ئاردەکەی لێ بکەینەوانێ و بڵین ئێمە بەس ئەو 24 کردومانەی تر کەسی تر نەیکردووە ئەمە خۆی لەخوا میکانیزمێکی باش نییە بۆ ناو پەرلەمانەکە ئامادە نەبنێستا ئەو تەنها پێش 24 پەرلەمانتاری بۆ بکەی یعنی پەرلەمانتارێک کە بەدەنگی خەڵک ڕۆشت بێ ئامادە نەبێ واژوو لە سەریادا شتێ بکە کە لێپرسینەوە لەسەر لێبڕینی موچە نوێنەری خەڵکە بەڵێ خەڵک هەڵی بژاردووە
خەڵک هەڵبژاردووە خەڵک دەنگی شیاوەتێ بەڵام ئێستا نوێنێرایەتەکەی هەڵگەڕاوەتەوە ناڵم هەڵگەڕاوەتەوە من چی میشارەت پێ ناڵمە بێ لە کاتێکا تۆ هەنگاو ئەنی بۆ کارێکی گشتی بۆ کارێکی چاک کارێکی ئیجابی وە کارێکی چاکسازی ئەبێت تۆ لێرە ینی بەڕەواقع ئەو میکانیزمێکە ئەگریتە بەر ئەو ئوسلوبێک کە ئەگریتە بەر ئەوە نەبێت یعنی کە پەرلەمان بکا بە دوو بەرەوانێ بەرەیەکیان ئەگەر لە کاتی بانگێشکردنی سەرۆکی حکوومەتی شابێت بۆ ناو پەرلەمان لەگەڵتانە بێ ممکنە ئێستا لەگەڵتانە بەڵام لە کاتێکا سەرۆکی حکوومەت دێتە ناو پەرلەمان لەوانەیە زۆربەی ئەوەندام پەرلەمانانە لەگەڵ تابن لەبەروی ئێمە ناتوانین بە یەک مووقعی یەکسەر بڵین ئەوانە لە بەرەی خەڵک هەڵگەڕاونەوە خود لە نوێنەرایەتەکەی خۆیان هەڵگەڕاونەوە چونکە ینی یەک شتەیە هەموو شوێنەکانی تر ئەگەر مەسلەی بندیوار و بە ئەمری ئیداری و بێ پەرلەمانتار بە ئەمری ئیداری و بە بندیوار نە بۆ پەرلەمانتار لە خولی یەکەمەوە تاکو ئێستا هەر بە دەنگدان بۆ شوتە ئەو شوێنە بەڵام ئەو میکانیزمی ئەو 24 پەرلەمانتارە بەهێزە کە ئەیگرنە بەر و ئوسلوبی شوێنێتی بۆی زیادکردنی بۆ چوونەکانیان لە ناو پەرلەمانە بەڕاستی شتێکی زۆر زۆر گرنگە چونکە تۆ دوایی تر خەڵک بڕیار ئەدا دەڵێ کامانەیان توانی خزمەتی خەڵک کات باش بەس بۆ چوونی بە ڕێزت سەرۆکی حکوومەت جێگرەکەی وەزیری دارایی نەدەبوو خۆیان بەهاتمانە پەرلەمان ئەگەر ینی ئەوان بانگەشی شفافێت دەکەن نەوەکو پەرلەمانتاران داوا بکەن ینی خۆیان بێن ڕوونکردنەوە بدەن بۆ خۆشیان باش نییە حکوومەتەکەشیان باش نییە من ئەڵم بۆ خۆیان باشە بۆ حکوومەتەکەشیان باشە بەڵام لە مێژووی حکومڕانیا لە زۆربەی زۆری وڵاتانی ڕۆژەڵاتی ناوەڕاستە کەم کە ڕەدیمانە وەزیرێک یان کەسێک کە غەڵەتی بکات بێ لە نەتیجەی غەڵەتەکەەوە بێ ئیستیقالە بکات یان بێ داوای لێبوردن بکات ئەسڵ لای ئێمە داوای لێبوردنکردن وای لێ هاتووە دەسەڵات لە جەماوەری بکات لە خەڵکی بکات لە وڵاتی بکات کەتیایەتی ئەوە نەبووە بە عادەت ئێستا بێ ڕوونکردنەوە بدات ئەوەشیان هەر کەمترە کەواتای پەرلەمان بۆ چییە؟ پەرلەمان بۆ ئەوەیە کە ئێمە ئیشارەتمان پێ سەرەتا ئیشەکەی بریتە لەوەی کە یاسە دەرەکە و یەکێک لە ئەرکە گرنگەکانی تری بە دوواداچوونی کارەکانی حکوومەتە و لێپرسینەوەیەتی بە دوواداچوونە و ئەبێ سوور بێ لەسەر ئەو بە دوواداچوونە ئەوە شتێکی زۆر زۆر هینە بکرێت کەواتە ئێمە بۆی ئەڵێن پێویستمان بۆیە کە سیستەمی پەرلەمانی ئەڵێن باشە سیستەمی پەرلەمانی باشە لەبەرەوەی کە پەرلەمان ڕۆڵی خۆی بدرێتێ اینجا زۆربەی کارجاری وا هەیە ئەو پەرلەمانتارانە کەم بنیان زۆر بن کە لە ئۆپۆزۆسیۆنن یاخود بە دواشتی چاکە ئەگەڕێن ئەمە گرنگ نییە گرنگەوەیە ڕۆڵی پەرلەمان بە فعلی دەرەخ باش بەس پێ دوایە بەرپرسانی حکوومەتکردیان لە پەرلەمان دەترسن وەکو کاک شوان ئاماژەی پێکرد کە پەرێزیان پاک نییە یاخود پەیوەندی بۆیە کە خۆیان لە پەرلەمان بە گەورەتریش دەزانن کەنیان بۆ ئەوە کامیانە بۆ من لە کاتێکە ئەو وەختە ئەتوانمەوەی ئەو پرسیاری جەنابێت ئەگەر هاتوو شێوەی یاسایی خۆی شێوەی یاسایەکان گیرایە بەر و بانگێشی سەرۆکی حکوومەت کرا یاخود دەستەی سەرۆکایەتی کرا بۆ پەرلەمان و نەهاتن ئەو کاتە ئەتوانین قسەی خۆی لەسەر بکەین ڕێ لەسەر چێ بەڵام ئێستا جارێ من ئیشارەتم پێشتر وتم لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە تاکو ئێستا ئەسڵەن نەماندیوە وەزیرێک بێت دەست دەکات کێشێتوانێت لە ڕۆژەڵاتی ناوەڕاتە بڵێ لەسەرەوەی من کارێکی وا خراپم کرد زیانم بە خەڵک گەیان لەبەرەوە من دەست دەکارێک کێشمەوانێ من ئەچمەوە یەمەوە ناو قۆڵ لە هەمان کاتیشە بڵێ لە هەمان کاتیشە لە وڵاتانی ئێمە یعنی دەستگای جێبەجێکار کە حکوومەتە ئەگەر بێت و پەرلەمان کە دەستگایکی تەشریعیە پەرلەمان بە دوواداچوونی بۆ نەکە و پەرلەمان بانگینەکە هەر زۆر بە زەحمەدیێنەوەی خۆی بڵێ منەوە غەڵەتەم کرد بگرە داوای لێبوردنیش ناکەن لەبەرەوە لێبرینی موچە پێویستی بە داوای لێبوردن هەیە چی؟ لێبرینی موچە بەڵێ لێبرینی موچە ئەزانی چۆنە لێبرینی موچە ئەگەر ئێستا من وکو خۆم ئەڵێم نایاساییە لەبەرەوەی دە پێشەوە ئیشارەتم پێیاگرێ بەستێکە لە بینی حکوومەت و موچە خۆرا کراوە ئەو گرێ بەستەکە کراوە ئەمە یەک ئەوەی کە خانە نشینیشە ئەمە موچەخۆرەوەی کە ئێستا ئەوەی کە ئەڵێم موچەخۆر ئەمە ئەوانەی کە ئێستا لە دەوامان ئەوانەشی کە خانە نشینن ئەو خانە نشینیە کە دایاندرێتێ ئەوەی حکوومەت نییە وەختی خۆی لە کاتی دەوامان لیان بڕدراوەی خوانە ئایاندەنەوانێ لەبەر ئەوە بەڵێ ئەڵێم لێبڕینی موچە و پاشەکەوتیش و دواکەوتنی موچەش هەمووی هەر ئەرزەکەم هەمووی هەر نایاساییە ئێستا بۆ نمونە لەوانەیە زۆر کەسە بینی دەسەر جۆرە کەناڵە لە جۆرە شوێنێکاڵەتی ئەڵێ کارمەندی دەوڵەت داوام ناکە و داوای موچە ئەکا و ئەزانێ ئەمە ئەزانیە گەڕێتەوە بۆ چێگەڕێتەوە بۆ علاساس تۆ لە گرێبەستەکە تا پێویستە بەوەی کە دەوام بکەیت
بەڵام ئەو کارمەندی دەوڵەتە نەوێتەوە من دەوام ناکەم و تۆ موچەکەم ببڕێت تۆ لە تەرەفی خۆتەوانەیە گرێبەستەکە ئیتفاقی ناو گرێبەستەکە و شکانەوە موچەی نادەیتێ. سپاس دەکەم. کاک شۆن گەرەمەوە لای بەڕێزت سەبارەت بە مامەڵەیم کابینەیە لەگەڵ پەرلەمان یاخود بڵێن پێچەوانەی کارامەکە شکاری کردو ئێمە دەبین هەر لەسەر داوای سەرۆکی حکوومەت لەسەرنەوەی پارێزبەندی لە پەرلەمانتارە بووە و بڵێن لە کارنامەکەشدا پێچەوانەی دۆخی ئێستا مامەڵە دەکات. خۆی کاک حەشیمەوەی کە جێسفەرنجە بەڕاستی ئەوەیە کە ئەو دەستگا سەرچیانەی کە لە هەرێمی کوردستان هەن بە تایبەتیش برێن پەرلەمان و حکوومەت ینی هەردووچیان وەکو پێویست بە ئەرچی خۆیان هەڵناستن لە ڕووی یاساییەوە ڕۆڵی خۆیان نابینم. بە تایبەتیش ئەو کابینەی ئێستا هەیە کە ینی حکوومەت لە بڵێن مونەفیزەوە لە خوار پەرلەمانە دەبێت پەرلەمان وەکو دەستگایەکی تەشریعی و ڕقابەی یعنی حکومەتکە حکومەت تا ئێستا ڕێگە بەوە نادا و ئەوەی قبول نییە. ئەسڵەن بە پێچەوانەوە حکومەت دەیەوێ ینی پەرلەمان بە پێی خواستی حکومەت یاسا دەرکاوە هەڵس و کەوتکە تا ئێستاش تا ڕادەیەک بەو شێوەیە بووە بەڵام دەکرێت لێرە بەدواوە پەرلەمانتارەکان یا فراکسیۆنە بەڕێزەکان هەڵوێستیان هەبی لە بەرەوێگە هەڵوێستیان نەبی میزداقیەتی خۆیان وێنەراتی خۆیان لە دەست دەدەن ئەوانە بە دەنجی خەڵک سوونەتە ئەوێ ینی کەواتە دەبێ دەوری خۆیان ببینن بەو ئەرکانە هەستن کە ئەرچی پەرلەمانە مەسەلەی پارێزبەندی یەکێکە لە نمونە ڕاشکاوەکان کە کاتێک دێن ینی بڵێن پارێزبەندی لەسەر پەرلەمانتارێک هەڵدەگرن یا لەسەر پەرلەمانتارێکی کۆمەڵی ئیسلامی ئەوە مەسەلەیەکی تەواو سیاسیە نەک یعنی یاسایی ئیدی لەبەر ئەوەی بووە کە کۆمەڵی ئیسلامی لایەنێکی معارضە و هەڵوێستی جوامێرانە و باشە لە بەرەی خەڵکدا بەرگری لە مافی خەڵک دەکا دەسەڵات و حکوومەتیش هەرگیز ئەوەی قبول نییە کۆمەڵ هەستاوە باجی ئەوەی داوە. بەڵێ بەڵێ باشە بەس جگە لە بڵێن کاری چاودێری پەرلەمان بڵین دەستەی تریشێ یاخود ئەوەیە کە لەلایەن حکوومەتەوە ڕێگەی پێ نەدرێ وەکو پێویست ڕۆڵی خۆی ببینێت لە هەرێمی کوردستان؟ خۆی من پێم وایە کاک حەکیم ئەگەر تەقیمێکی مەوضوعی علمی حکومەت و حکمڕانی و حکومداری بکەین لە هەرێمی کوردستان بەڕاستی تەفاسیلی زۆر هەڵدەگری. من دەمەوێت لێرە نقطەیەک وەکو نخبەیەک بخەمە ڕوو ئەوی شەوەیە کە بەڕاستی یەک تا ئێستا هەژمونی یا هەیمەنەی حزب و ئەشخاص بەسەر حکوومەت دازاڵە دوو یعنی ئەو لەدبوونەی لە شەڕی ناوخۆ کە یاخۆ قەت دووبارە نەبێتەوە لە نەوهەتەکان بووە تا ئێستا ئەو شەرخا و کەلێنە یەکی نەگرتوتەوە یعنی بەعملی یعنی لە ڕووی جوگرافی لە ڕووی ئابووری لە ڕووی هێزی پێشمەرگە لە ڕووی هێزی ئەمنی لە ڕووی قەرارات یعنی دوو ئیدارەیە یعنی خەڵک چاواشە نەکەین چاوبەستە نەکەین یعنی لەوەش گچکەتری بکەین و بێن لە ناو دام و دەستگاکانی حکوومەتی ئەو ئەشخاصانەی کە چ وەزیرن چ مدیر عامن تا دەگاتە مدیر ناحیەکی کە بۆ نمونە لەلایەن هەردوو حزبی دەسەڵاتدار یعنی سەر بە کەسێکی زیاتر دەستڕۆ و زەبر بەدەستە یا یعنی لە دەسەڵات نزیکە ئەوان زیاتر ئیشیان دەڕوە جا بێگومان هەر لە نێو حکوومەت ئێستا چەند دەستگایەک وەکو دەستگای مەسەن دەستەی مافی مرۆڤ و مەسەن چاودێری دارایی و هەروەها نەزاها یعنی ئەگەر تەماشە بکەین ئەوانە دەستگای مبارەکن دەستگای گرنگ و پێویستی نیشتیمانین ئەگەر بێت و بێلایەن بن ئەگەر بێت و دەوری خۆیان ببینن ئەوانیش هەمویان وەکو یەگنین هەندێکیان دەبینیم لەوانەیە وەلایان بۆ دەسەڵات یا هەندێک لە ناو دەسەڵاتداران تۆختربی هەندێک کەمتربی وەکو ڕۆڵ و ئەداش هەندێکیان باشتر و هەندێکیان تۆختربی بە هەر حاڵ یعنی وەکو پێویست لێ ناگەڕێن کەواتە ئەوانیش لە کەدار دەکەن کولەن یعنی ئەو حکوومەتە ئەدای حکوومەت یعنی هەم وەزیرەکان و کاربەدەستان یعنی بەو وابەستەکردنەی خۆی لە کەدار دەکا
هەمیش وەکو سەر و سیمای ینی حکومەتداری و دەوڵەتداری و دیموکراتی گەرایی و کیانی هەرێمی کوردستان بەرامبەر بە دنیای دەرەوە لە کەدار دەکات کە نمونەیەکی خراپ پیشانی دەرێ دەدەن کە ئەوە حکومڕانیە لە هەرێمی کوردستان بۆ نمونە نەوت بە بۆڕی بڕوا و ئاگان لێ نەبی هیچ چەند کەسێک بی ئەو پارەی دێتەوە تەسلیمی وەزیری دارایی نەکرێ ینی لەلایەکی دی بۆڕی کون بکرێ ئیتر مەتەلەن کۆمەڵێک کێشەی سیاسی و یاسایی و هەروە مەسەلەن ئەمنی و جڤاچی دارایی ڕووی لە هەرێمی کوردستان کردووە تەنگژە و ئەزمەیەک دروست بووە هەرێمی کوردستانی چەقاندووە هەرێمی کوردستان بەرامبەر بە وڵاتان بەرامبەر بە ئەحزابە نێخۆیەکان بەرامبەر بە بەغدا تووشی کۆمەڵێک گیر و گرفتی مەشاکلی کردووە ینی لێ قوتاربوونی یعنی زەحمەتە. سپاس دەکەم بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە. هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت. من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. 100% سروشتی تامێکی نایە. ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنە 0973 153 85 85. ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆ یانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا، ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجە برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین، بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0970 353 27 27. هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام اینجا هەمووشی تەقدیری
سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز کاک دێر بکەمەوە لای بەڕێزت سەبارەت بە داهات و لێبڕینی موچە ئێستا ئاماژەکان کۆمەڵێک پەرلەمانتار باز لەوە دەکەن کە ئێستا داهاتێرێن بۆ سەر و 1 تریلیۆن بڵین دینار بەرز بۆتەوە بۆ مانگی ڕابردوو 730 بڵین ملیار دیناریان داوە بە موچە ئەی بۆچی هەر لێبڕینەکە بەردەوامە و لە کاتی خۆشدا بەش ناکرێگە داهاتەکە ئەوەندە بەرز بێتەوە بڵێم گاتە 1 تریلیۆن دینار یەک شتەیە نازانم ئێمە حکوومەتی ئێمە زۆربەی کات یەکێتە سەر ئەوەی کە لەگەڵ 30 ڕۆژ 35 ڕۆژ تێپەڕەکە بەسەر موچەوە موچەی نێاوە اینجا ئەکەوێتە ئەوەی پاکانە ئەکا کە ئێمە دەستکەوت و داهاتی ناخۆمان کەمە هیچمان نییە بەڵام ڕۆژەکانی تر نازانم ئاگای لە خۆی نیە خۆی هەنێ بەیانات بڵاوە کاتەوە بەیاناتەکانی خۆی ئەوە ئەیا بەدەستەوە کە داهاتەکەی ئەوەنەیە کاگاتە تریلیۆنێک و ئەوەمان ئەمە ئەوە لەم حاڵەتە ینی تۆ لە واقعدا کە خۆی بەیاناتەکان بڵاو ئەکاتەوە لەسەر ئەساسی ئەو بەیاناتانەی کە لە داهاتی ناوخۆ بێت و داهاتی فرۆشتینەوت بێ و داهاتی حکوومەتی عێراقی بێت کە 320 ملیارەکەی ئەینێرێت ئەمانەی کە ئەیا بەدەسوانێ خەڵکی یان خەڵکی تریە لەسەرم ئەساسە ئەی کادیا خۆ لەسەر ئەساسی راپۆرتەکەی کۆمپانیای دیدۆتە کە هەیەڵێ ئەوەمەیە بەڵام کێتە سەرکاتی موچە خۆی لە فری چۆتەوە خۆی ڕۆژانە بەیاناتەکانی بڵاو کردوێتەوانێ لەبەرەوە ینی ئەمە ئەوەیە ئەگەر لە حاڵەتێکە ئێمە ئەڵین لێبڕینەکە نایاساییە لە حاڵەتێکە ئەگەر داهاتی ناوخۆ ینی داهاتی ناوخۆ نەگەشتە 809 ملیار دینار لە 809 ملیار دینارەوە بوو لە مانگێکدا ینی پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ینی پێویستە ئالەم حاڵەتەیە نەکو خۆی بێتە بەردەوین پەرامە ئالەم حاڵەتە ڕوونکردنەوە بات بەیانات بات ینی هەموو هەفتەیەک جارێک بەیاناتێکی مالی لەسەر داهات و لەسەر خەرجی بڵاو کاتەوانێ یاخود بیدا بە پەرلەمان بڵێ من ئەوەنەم دەستکەوتووە لەبەرەوەی کە ئەوەنەم دەستکەوتووە لە باتی ئەوەنەم کە دەستکەوتووە ئەوەنەی لێ ئەبڕم ینی بۆ نمونە بڵێ من 730 ملیارم هەیە دینارم هەیە لەبەرەوە بێ لە 120 لێ بڕم بەڵام مشکلەکە لەوایە هیچ ڕوونکردنەوەیەک نایەت و ئەشلێ من چاکسازی ئەەکەم چاکسازیەوەی کە من دیبێتم هەتاکو ئێستا چەند چاکسازی لە کەرتی وەزیفی لە بەشی موچەیە کراوە ئەوە چاکسازی نییە لێبڕینە خۆی چاکسازی ئەبێ لە چیا بکرێ لە داهاتا بکرێ و لە خەرجیا بکرێ کە چاکسازی لە داهات و لە خەرجیان نەکرێت من بەواقع ینی ناتوانم بڵێم ئەو چاکسازیە ناتوانم بڵێم لەوە ناشەفافی هەیە ئەگەر ناشەفافی نەبێت لەوانەیە ئەو ساکە خەڵک خۆی بڵێ کاکە مادەم تۆ 895 ملیار دینار مانگە داهاتە نییە لە مانگەیە کەواتە قەیناکە بۆم کەم بکەرەوە بەس بەڕێز بە حکوومەوەی کە پێشتریش بڵێن لە لیژنەی دارایی پەرلەمان بووە بڕیاردەری لیژنەی دارایی بووی پێ دوایە ئێستا داهاتێرێم لە تریلیۆنێک کەمتر بێت چونکە ئێستا 450,000 بەرمیل ڕۆژانە دەفرۆشرێت نرخینەوە ئەمڕۆ لە بازاری جیانی 45 دلار بووە 120 میلیاری داهاتی ناوخۆ بە حسابی خۆیان لە مانگی ڕابردوو داهاتی ناوخۆ بە 120 میلیارد خەمەین ڕەنگە مانگە زیادی کردبێ لە بەغداوە 320 میلیارد دێ 21 میلیاری هاوکاری ئەو پەیمانان بۆ هێزی پێشمەرگە هەیە ینی داهاتەکە زۆر بەشی موچە زیاترە بە بۆچوونی بەڕێز خۆی ئێمە جارە بەهاتی داهاتی نەوتەیە بڵیکەینەوە باش ینی داهاتی نەوت یەکێک لەو شتانەی غەریب و عەجیبانەی کە لە دنیا هەیە لە وڵاتی ئێمە لە هەرێمی کوردستانە داهاتی نەوت لە ساڵ 27 بۆ 30 ئەگەڕێتەوە بۆ حکوومەت ینی بۆ خەڵک بۆ داهاتی گشتی ئەوی تری ئەڕوا بۆ وڵاتانی تر بۆ کۆمپانیای تر بۆ شوێنی تر هەمووی ئیتفاقیەتی سیاسیە خواردنە گەندەڵیە هیچ دیار نییە اینجا تۆ لەبەرەوە بیرێ بە هەچەنێک پارەکەی کاتی خۆی ئاشیەورامی وتی بە هەچەنێک بدری هەر عینەن ئێستاوێ لەبەرەوە ئەوەی کە هەیە لە ساڵ 27 بۆ 30 داهاتەکە ئەگەڕێتەوە یینەوە سەر داهاتی گومرگ داهاتی گومرگ ئەوەتانی حکوومەتی عێراقی ئێستا خۆی وازی لە مەسلەی نەوت هێناوە لەبەرەوەی کە ئەزانێت ئەگەر بکوێتەوە دوای ئەوەی بۆ ساڵی داهاتوو پێویستە بەپێ ئەو لێبڕینەی کە ئەبێت داهاتی بەرهەمێنانی خۆی کەم کاتەوە تقریبا 450,000 بەرمیلێک تاکو 455,000 بەرمیلێک ئەبێ ڕۆژانە کەمی بکاتەوە لەبەرەوە ئەو نەوتەی حکوومەتی هەرێمینە لەبەرەوە ئەو نەوتەی حکوومەتی هەرێمی شەو کاتەوە زۆریش پارە ناکات بڵین ئەوەی کە پارە ناکات لەبەرەوە ئێستا یەکێک لە داواکاریەکانی حکوومەتی ئیتیحادی چییە؟
ئەڵێ ئێمە نیوەی داهاتی گومرگمان بنێ بەڵام خۆمان بە پێی دەستور بۆی هەیە ئەویش ئیدارەی مشتەرەکە بێ لە بەرەوەی حەسری نییە لە حەسری نییە تەنها بۆ هەرێم بێت یاخود بە حکوومەتی اتحادی بێ ئەتوانێت بە ئیدارەی هاوبەش هەردوو لایەن ئەو گومرگە بزانن چەند نیە داهاتەکەیان داهاتەکەی نیوەی بێت بڵێ بە بۆچوونی بەڕێزت ئێستا بەغداد مانگانە 320 میلیارد دەنێری لە بەرامبەر نیوەی داهات بڵێن مانگی ڕابردوو کاتی دابشکری موچە وەزارەتی دارایی وتی لە مانگێکە زیاتر لە مانگێک داهاتی ناوخۆ بە باج و بڵێن بە خاڵە سنووریەکان و ئەوانەشەوە 120 میلیارد دینار بووە پێ دوای حکوومەتی عێراقی ئەگەر بڕداهاتەکە هەندێک 120 بێ ئامادەیە 320 میلیارد بە نیوە بنێرەگەر ئەو 120 میلیارە بکەی بە نیوە 60 بەردەکەوێت ینی 60 میلیارد ئامادەیە بە 60 میلیارد 320 میلیارد بنێرێ ئەمە خۆی لە خۆیان مەتەڵێکی زۆر گرنگە ئایا حکوومەتی هەرێم کە ئەڵێ هاتنی چەند کارمەندێکی دەوڵەت بۆ گومرگەکان دەشکۆی هەرێم کەمە کاتەوانەیە ئەی باشە کە ئێستا پارەی زۆربەی پۆلیسی گومرگ خۆی پارە لە حکوومەتی اتحادی وەرەگرێت پۆلیسی گومرگ موچەکانیان پۆلیسی حدود کە لەسەر دەواازە سنوورەکانیان موچەکانیان هەر لە حکوومەتی اتحادی وەرەگرن پەساپۆرت ومانە هەر عینەشت کۆمەڵە شوێنی تر ئەیا ئەمەیان لە شکۆکەمکردنەوەی حکوومەت نییە یاخود من لێرە ئەمەی بۆ ئەچم وەکو قەنەعەتی خۆم بێت کۆمەڵە شوێن هەیە کە داهاتی ئەم گومرگانە ناگەڕێتەوە بۆ حکوومەت بەڵکو بۆ کۆمپانیایە بۆ ئەشخاصە بۆ بنەماڵەیە بۆ چیە بۆ نمونە با ڕوون بکرێتوانێ بۆ خەڵک ئەم داهاتە بە قەنەعەتی من ئەگەر حکوومەتی عێراقی نەزانێت دوو ئەوەڵە و نیوی 320 میلیارەکەیە نایەت ئەو گرەوە بکە کە ئەو وازیشی لەنەوە هێناوە ئەمە خاڵێکی تر لەوە حکوومەتی عێراقی حکوومەتی هەرێم با هیچ نەبێ یان بۆ ئەوان یان بۆ خەڵکی ڕوون کاتەوە دوو دەواازەی سنووریمانەیە وەلید و هینە سمێڵکە بزانین ئەمە بۆکو ئەچێت داهاتیان بۆکو ئەچێت باش سپاس دەکەم کاک شۆم گەرم و لای بەڕێزت سەبارەت بۆی کابینەی نوێیە پێ دوایە ئەم کابینێ لە قەیراندایەوە کابینەیەکی لاوازە بۆیە بوون منە نایەت بەدەم لێپرسینەوە لە پەرلەمان لە خۆپیشاندان دەترسێ و مامەڵەیەکی ئەمنی خراپ لەگەڵ خۆپیشاندانەکان دەکات بڵین هەم لاواز و هەم لە قەیراندایە گومان کابینە ئێستای حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆمەڵێک ڕۆوە ینی لە قەیراندایە کۆمەڵێک کێشەی هەن لە ڕووی سیاسی وەکو جاران پەیوەندی نێودەوڵەتی لەگەڵ وڵاتان باش نییە بەهێز نییە جێی متمانە و جێی چاوی ئەوان نیە و لە ڕووی ئابووریشەوە باش دەبینین کە ینی چەند مانگە لە ساڵی نوێ کە موچەی نەداوە ئەو موچەی دەشدا سەدا 21 دەبڕی و لە ڕووی ناوخۆییشەوە لەگەڵ بەغدا لە ئەزمە و لە کێشەدایە ینی کارتی هەرێمی کوردستان بەرامبەر بە حکوومەتی بەغدا ئەگەر نەڵێن مردووە نیشتووە جارێکی تر من پێم وایە بەغدا مامەلە لەگەڵ هەرێم وەکو جاران ناکە بۆ نمونە کە کازمی کە ئێستا سەرۆک وەزیرانە ئەو نیمچە مامەڵەیە کە بە ئیجابیش لەگەڵ هەرێم دەیکا بۆ نمونە 320 میلیاری دەنێری و ئامادەی ڕێککەوتنە و خۆی کردووە بە تاکید مەسلەیەکی سیاسیە لەبەر ئەوەی کە هەڵبژاردن لە ئارایە بەڵکو جارێکی تر دەربچێتەوە و سەرنجی خەڵکێکی کورد ڕابچێشی ئەگەرنە هەر کاتێک کە هەڵبژاردرایەوە ئەو کاتە ئەجندا و نەهجی خۆی جێبەجێ دەکا بەرامبەر بە ینی حکوومەتی هەرێمیش بە هەر حاڵ ینی جاران حاڵەتی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر باش و بەهێز بوو ینی تەنیا لە ڕووی یاسای نێودەوڵەتی حکوومەت نەبوو ئەگەرنا مامەڵەی ینی حکوومەتی لەگەڵدا دەکرا بەڵام ئێستا دەبینین ینی دوای ریفراندۆم ئەو ریفراندۆمەی کە کۆمەڵێک ئەحزاب هاواریان کرد کە کاتی نییە لە جێی خۆی نییە ئەوانیش هەستان ریفراندۆمەکەیان کرد ئێستا مناڵەکانی خەڵکی هەرێمی کوردستان باجی ئەوە دەدەن خەڵکی هەژار و نەدار کە لە ڕووی جوگرافیەوە سەدا پەنجاویەکی خاچی هەرێمی کوردستانیان لە دەستدا لە ڕووی دیبلۆماسیەتەوە ینی هەڵوێسمان زۆر زەعیفە جاران ئەگەر یەک جار وەفد چوو با بەغدا
ئەوانیش داتنە هەرێمی کوردستان ئێستا لە خلالی 4 مانگ 6 جار چوونەتە بەغدا و دەنگۆی ئەوە شەیە کە ئەسڵەن پێشوازیان نەکەن یا ڕێکەوتنیان لەگەڵ واژۆنەکەن ئەگەر هەر ڕێکەوتنێکیش بکەن بە تەئکید دەبێ ئەجندای بەغدا بەسەر هەرێمی کوردستاندا فەرز بکرێ ئەویش هەیمەنەی هەرێمی کوردستان لە دەست دەدرێ ئەگەر خاڵە سنووریەکان بەدەست حکوومەتی هەرێمی کوردستان بی یا بە شەراکەت بی بۆ نمونە یعنی کێشەیەک لە مابینی بەغدا و یعنی هەرێم کە هەبی مەسەلەی ناشەفافیەتە یەک لە ناشەفافیەتەکان لەسەر خاڵە سنووریەکانە کە بەغدا زۆر تەرکیز و گلێر لەسەر ئەوە دەکا کە خاڵە سنووریەکان بەدەست ئێمە بن یعنی لەبەرەوەی لە ڕووی قانون و دەستوری عراقیشەوە فیدرالیە ئیتیحادیە دەبی سەر بە ئەوانوە بن یا لای کەمی بە مشتەڕەکی بەڕێوە ببری ئایا دەسەڵاتی هەرێمی کوردستان بۆ ڕێگە بەوە نادا لەبەرەوەی ڕێگە بەوە نادا ئەو داهاتەی کە دێ بۆ خەزێنەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ وەزارەتی دارایی ناگەڕێتەوە بۆ شەریکاتی ئەشخاص و بەرپرسە باڵەکان دەگەڕێتەوە کەواتە قەت قبولی ئەوە ناکەن ئەوە لە دەست دەدەن یعنی ئیدی لە کۆمەڵێک ڕۆ بە تەئکید مووقیفی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر لاوازە تەنانەت بەرهەمبەر بە پەرلەمانیش ئەگەر ئەوە مووقیف لاوازی نەبی فەرمو مەسەلەیەکی یاساییە تەڕح کراوە یعنی با ئامادە بن سەرۆکایەتی حکوومەت بچنە بەردەم پەرلەمان تەبریەی مووقیفی خۆیان بکەن ئەو کاتە مووقیفی دەستەی سەرۆکایەتی حکوومەت زۆر بەهێزتر و زۆر نێرتر و زۆر باشترش دەبن بەڵام ئەوان دەزانن چیان لە جیرفاندایە دیارە دەخۆیان ڕانابینێن کە بە ئەرقام بە داتا بە بەڵگا یعنی ئیثباتی مثلەن ئەو 27 ملیار دۆلارە بکەن یا ئەو داهاتەی نەوت و لە بەغدادێ و تەحالوفی نێودەوڵەتی دەدا و ضەرائب و باجەکان دەدا ئاخر کاک حەچیم پارە وەک خۆڵێ ڕۆژێ لە هەرێمی کوردستان کۆ دەبێتەوە بەڵام لە ئەنجامی ئەوەی یعنی وەک خۆڵێش دەچێتە جیرفان و بڵێن حسابی بانکی مەسئولە باڵاکان بۆیە دەڵێن حکوومەتی هەرێم نیەتی و هەژارە یعنی ئیتر ئەوانە هەموو بەڵگن لەسەر ئەوەی کە مووقف و حاڵەتی حکوومەتی هەرێمی کوردستان یعنی لاوازە باشە پێ دووە بەهۆی ئەوەی کابینەی زۆر بە کورتیش وەکو دوا پەیامت کابینەیەکی تاریکە بۆیە لە پەرلەمان دەسێگر کابینەیەکی شەفاف بواە دەترسە تاریکە بە بۆ چوونی بەڕێزت زۆر بە کورتی سپاس دەکەم بە کورتی کاک حەچیم بێگومان خۆ ئاماژەکان بەرەو ئەوە دەڕواوە ئەگەر یعنی کە ڕۆژێ بۆ ڕۆژێ پەیتا پەیتا یعنی خەڵک و ئەحزاب تەنانەت ئەوانەی مشارکن لە حکوومەتیش داوا بکەن کە ئەو کابینەیە یعنی هەڵوەشێتەوە حکوومەتێکی تری یعنی کاتی پێک بێ ئێستا ئەگەر یعنی یەک لەو کێشانەی کە هەیە کێشە لە مابینی ئەو سێ حزبەی هەیە کە لە حکوومەتن یعنی بمانەوێ نەمانەوێ یعنی کێشەیەک لە مابینی ئەو سێ حزبەیە کە لە نێو حکوومەتن لەوانەیە 5 مانگی تر وەکو ئێستا نەبێ ئەوانش مووقیفی تر وەربگرن بەڵێ سپاس دەکەم کاگدێر کاتمان زۆر کەمەوە بەس پێشتر بەرپرسانی حکوومەت زۆر باسیێنەوە کرد کە ئێمە کۆمپانیای دیلۆیتمان هێناوە شەفافیت بەرزستە دەکەین بەڵام دەبینی کۆمپانیای دیلۆیت ڕێز راپۆرتێکی لەسەر ئەو 8 مانگی ڕابردوو داهاتی نێوتیش بڵاو نەکردوێتەوە خۆی وە دیلۆیت ئەمەژماڵی پێشوویش راپۆرتێکی بڵاو نەکردوێتەوە بەڵام ئێمە بەڵێ زۆربەی کەسی نیەوەکە کە دیلۆیت کۆمپانیایکی جیهانیە سمعەیەکی خۆی منیش لەم ڕاستە کۆمپانیایکی جیهانی و سمعەیەکی خۆی هەیە بەڵام با ئێمە بزانین دیلۆیت ئەو تەدقیقی کە ئەیکا ئەورد بینی کە ئەیکا کارەکەی بریتێ لە چی ئایا دیلۆیت بە مەیدانیان ئەچێتە کێڵگەکانی بەرهەمهێنانی نەوت بزانێ ئەو بیرە نەوتە چەند تێچووەکەیەتی و چەند بەرهەمێتی و بە چەند ئەیفرۆشێت ئەمە مەیدانیم چێتە ئەوێ بێت ئەم ڕقەمانە تەدقیق کات ئەمانە باتە دەست پەرلەمان بەڵکو دیلۆیت چیەکە ئەو ئیتفاقی کە ئەو کردوێتی لەگەڵ ئەنجومەنی غاز و نەوتە ئەنجومەنی غاز و نەوت ژمارەی دەداتێ کەواتە دیلۆیت تەدقیقی یاخود بڵێن وردبینی ژمارەی ئەنجومەنی غاز و نەوت دەکات ئیتر ئەنجومەنی غاز و نەوت ئەوە وردبینیە سیکە ئەنجومەنی غاز و نەوت بە ئارەزووی خۆی چەند یارمەتی چ ژمارەیەکی ئەداتێ نادەیە تێ ئەمەشی لەبەرەوە لە بەر سمعەی خۆی
ڕێگی ئەوەی ڕوون کردوەوە کە ئەمان ئیتفاقیان لەگەڵ ئەنجومەنی غاز و نەوتە نەوکو بە مەدانیان بشنە کێڵگەکانی بەرهەمهێنانی نەوت. سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێزان دلێر مەحموود ناوی پێش پەرلەمانی کوردستان لە سودەی سەرکیەوە لە هەولێرەوە شوان ڕابەر ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان. سپاس بۆ بینەرانی بەڕێز، سپاس بۆ هاوکارانم، خواتان لەگەڵ.